وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. بداخەوە ئێستا زۆرێک لە ئێوە وازانن سیارەکەت لە تۆ مهمترە. نەخێر، فەزڵەی تۆ هەیە بەسەر سیارەکەتەوە. بە دەوری ئەم مزگەوتەی ئێمەیە 200 سیارەی ئاخر مۆدیلی 2023 دانە. بڕۆ 200 گوێ درێژیشم بۆ بێنە پەرژینێ قایم بێ لە ڕووتان، بڵێ مام گوێ درێژ ئەم لە گززە لێ خوڕە بزازانێ لێ خوڕێ. یەک ئینسانێک ئەتوانێ ئەو 100 سیارەیە بگوازێتەوە بە ئاسانترین شێوە. ئەڕوا یەک شاحینەی گەورەیەنێ یەکێکی خاتە سەر لۆرێکە و ئەیبا بۆ شوێنێکی تر. بەس ئێمە ڕێز لە خۆمان ناگرین. ئێمە بووین بە ئاداتێک ئەو شتانی لە دەور و پشتمانە پەرستش ئەیپەرستین. وا ئەزانین ئەم ئاسنەی کە جوانەوە ئێمە لە ناویاین هەتا هەتایەتیایە ئەمێنینەوە. پەروەردگار فەزڵی تۆی داوە بەسەر هەموو ئەو شتانەی کە هەتە. ئەو شتانەی کە پەروەردگار بە تۆی بەخشیوە هەمووی بۆ خزمەتکردنی تووە، بۆ ئەوەیە تام و چێژی لێ وەربگری، بۆ ئەوەیە خزمەتت بکە، بۆ ئەوەیە جوانیەکانت دەرخا. خذوا زینەتەکم عند كل مسجد. بەڵام بەداخەوە ئێمە ئێستاکە کاتێک کە نانەخۆی عەزیزەکەم، فلينظر الإنسان إلى طعامه. ئێمە کاتێکە خواردن ئەخۆین و چی ئەمێنێتەوە بە شێوازێکی زۆر ناشین تێکەڵێکەین و ئەیبین بۆ مریشکەکان کە هەمانە چەند مریشکێکمان ڕاگردووە. بەڵام کاتێک کە تۆ ئەچی بۆ میوانی لە ماڵی خەڵکە، قەسەمەن بیلا چوومەتە ماڵوە بە ئەندازەیەکی وا جوان ئەو میوەی ڕازانێتەوە وتومە پەروەردگارە ئەمە ئینسانێک ئەمە ئەهوا بڕازێنێتەوە گەرێ مەلائیکەتەکانی بەهەشت چۆن میوە بۆ خەڵکی بەهەشت بڕازێنەوە. ئەمەندە بە سەلیقە. یعنی گرنگە ئینسانی موسڵمان بیرکاتەوە. فلينظر الإنسان إلى طعامه. کابرایەک لە هندستان داماوە یەک دانە ساڵی کامر برنجی بەسمەتی بۆ تو دروستەکات، تو ئاوا پاروی لێدەی بەبێ بسمیلا بەبێ ئەوەی بیریش بکەیتەوە. بیرکەرەوە هەموو ئەم نیعمەتانە پەروەردگار بۆ توی ئافراندووە. هەر لە مناڵتەوە، هەر لە هاوسەرگیریتەوە، هەر لە خان و دروستکردنتەوە، هەر لە بوونی ماشێن و سەیارەتەوە، هەر لە خواردن و پارۆکانتەوە، هەمووی بۆ ئەوەیە تۆ بیر بکەیتەوە کە زاتێکی گەورەتر لەو هەموو خەڵکەی کە لەسەر زەویایە پێویستی بەوەیە بناسرێت بەم نیعمەتانە. ئێمە هەر کاتێ سەیری خۆمانەکەین پێویستە بزانین کە پەروەردگار زۆر زۆر ڕێزی لێگرتوین و زۆر نیعمەتی پێبەخشیوین سبحانه وتعالى. بۆیە فەرمێ یا ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام. كنا قيمتي شيء عشرة خزمو دراو سيود ولاتو دولت اگر هاتو تقواي خوايت يا نبي انسان لپروردگار نترسي انسان بير نكاتوا الذي تساءلون به والارحام لپروردگار يك نترسي كلا سيلي رحم ليت افرسريتوا لهمو خوشيكان ليت افرسريتوا بويا بتقواي خوا انسان اتواني واي لي ببچيت تشلاپوپي خوش گزراني كان بويا پروردگار فرمي يا ايها الناس انا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. سبحان الله قربها تايو أمر زي لإيما نقرد أيما هيش تامو تشيجيك ما نأكرد، هيش تامو تشيجيك ما نأكرد، هيش لذتك ما للسفر وسياحة كان ما نأكرد. أو تشاويك بيماني أدا بس أمان رواني بزا چي جايك صوصة بيخوي نخير چاوي إيمي بو أودرس كردو حقي فيه ببينين گوێی ئەمەی بۆ ئەوە دروست کردووە حەقی پێ ببیستین، دەستی ئێمەی بۆ ئەوە دروست کردووە دەست درێژەی نەکەینە سەر حەقی خەڵک، دەستی ئێمە حەڵاڵی پێپەیاکەین و ماڵ و مناڵی خۆمانی پێپەروەردە بکەین. کاتێک کە دەوڵەمەندی دەست بێنیتە سەر فەقیر و هەژار و یەتیم و بێباوک و ماڵە ڕووخاوەکانە، نەوەکو لەگەڵ ئەوە شابێی پرۆژە دروستکەی ماڵەکەی ئەوانیش بخۆیت و ئینەکەی خۆشت حەپەلوشکەی. ئەو چاوە بۆ ئەوەیە. بويا بيويسا بزانين إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. أو زمانات أو تشاوات أو جويات أو ضلات كعلماء فرمون يمدز بو ميش قدر سكين ميش بيوندي بونية ضلا لهم قلوب لا يفقهون بها. ضليان هي بلان بدل تيناكن ضل إنسان آراستاكا ضل إنسان آراستاكا حتى لخوش يستعلم ولا ضل كورة ضل تشاوينية. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ بزانێ ئەم ئەعزایانی کە پەروەردگار بە من و تۆی داوە وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم شيء عند الله يتقاكم. بەڕێزترینتان بەشکۆترینتان بە شخصیەترینتان کێیە؟ ئەوەیە کە لە لای پەروەردگار ڕێز و شکۆی هەبێ. وكم من معروف في الأرض مجهول في السماء.
کورە با تۆ شوهرەتە بێ لەم سەر زەویە، با خەڵکی بتناسێ، با خەڵکی لێت بترسێ، بەڵام لە ئاسمان پوڵێکی قەڵب نێری. بۆیە إن أكرمكم عند الله أتقاكم، گەورەترین کەسێک لە لای ئێمە پەروەردگارە فەرمی ئەوانەیە کە تەقوایان هەیە.